دماش تماشاوانین گلک جا جاردم و برنامه خو برنامه مایی که خالی گلک بخیر بین بگمان تاور میروجی که لسر به انکو بناو نشان رهنمایی دمازراندنا 17000 فرمانبران ده هم بر خودین باور نمانده کو بریار هادان کل دهی مها دهاتی و تموزه فرم بین دابش کردن سر وان درچین زانکو پیمانگان و خودین باورنامان جبو پرکرنا فرمانو دامازراندن کو بریار هات کداند چارچوبه بودجه سال یه هرما کردستان 17000 فرمانبر بهنه دامازراندن ولگوری داخوانین وزارت دارایی و آبوریجی که علیین پیوندی درجه که اولویت بوان کسان دبه کو بگیره بس لسازین حکومت هرما کردستان هاتینا دامازراندن و او گیره بس نگورین بو دامازراندن فرمی هر وها اولویت جی که بوان کسانه کو پارسال فرم دامازراندن پرکر بون لی ناوینوان نهاتینا ای سال و ناوینوان بین هر وها جی که بریار جات کدان هر بوزانیرینو برزان کو سبینه و وزارت دارایی علیین پیوندی دگل ریو برن بانکان بجونج بو پیدانا انکو دست بیکرنا سلفی عقار خانوبره پیش سازی او چاندنه و بگمان سلفین قرضین بچوک بالا برزان رهنمایی دامازراندن 17000 فرمانبر لبردم خوان بروان مکان ده اما ناو نشانی تاوری امروی برنامه ای و برنامه مایک خلکه بالا برزان که بریاره لروجی دهی تموزی دهاتو لچارچوی دامازراندن 17000 فرمانبر لهرمی کردستان فرمی پرکردن توزیع بگیرید بو او کسانی که دا مزرینن بتایبتی درچوانی او خوان بروانه مکانی شی بگمان درچوی زانکو پیمانگهان اوانی درچوی پیشه یکانن اوانی درچوی ششی اعدادینا و برو خارج شو آیا چه نگریتوا و ام دامازراندنش بگمان 17000 کس گریتوا اولویتش با کسانه وکو بپی او داخوانی و راگان روانی که وزارت دارایی و آبوری و لاین پیماندارکان درچن اولویت با کسانه که بگیری بس لدامو دزگکان حکومت هرمی کردستان دامزراون اوان گیری بسیان ابیت دامازراندنی فرمی هر وها او کسانش که پارسال فرمی پرکرنوایان پیشکش کردوها بلام دانا مزراون لچارچوی او 25000 فرمانبره که پارسال دا مزراون اولویت با او هر دوکانه دواتر اوانی دیکش بگمان نگریتوا و ام روش بشی که فرمی بریار درا که ام 17000 کس بگمان دا مزره لدهی تموزی دهاتوا ده ذکره به دباش کردنی فرمی دا مزراندن لسر جم پارزگکانی هرمی کردستان دا ولی تماشاوان نجال سروی تاوری ام خدمت تاورگتنا سرنج بوچونین هاوین هجا داینه آیا اف دامازراندنا وان 17000 فرمانبران هیا چند هاندر به جبو گیم کرن اون هیلانا دیار دا بکاری لهرما کردستان هیا چند داستی پیویز دایه تایبتی او کسین کوچاویا دامازران ندیکن ج سازین حکومت و خدین باور نمانه یکم پیوندیش شکر لشری اولی روان بله که شکر بله ام کاتتان باش همو کاتی کت باش احوالت دونه بدای بارش زور سپاس بله دست خوشی البرنامه کلی دکم دستی مادی بودن دکشم سپاس بله من هرچند اوروکا همو کاد لتودی برنامه کتان در نچونو بس اوروکا بداولی بنو لتودی برنامه کتان در رسم برنامه شی بکراوتان هبو تازه بله باربو الدكتور صلاح الدين بازلوي دكاتره خلق وكو درو زكاه دزا ومطان دكاتو باش بو ايما درو زكاه اوانا بنيو جينيوران دزيلي ما دكان بقربان لبرتي بس بين بلي باب الدكتور صلاح الدين اگر راز دكاتن اگر خوي دزنيا اگر خوي گندلنيا كاكي شكر بيمان باشا سرنجي خدار بري بس سرنجي خود بيمان باشا در بري بي بكارن عندك مصطلح كاچتا چارچوي تشيره و ببره اكري سرنجي خو نشام داي باشا من يد بسيالة بريزة دكم من يد بسيالة بريزة دكم بله أو نوتا ملشي مولتا يا ملشي حزبه أقد جواب من ديتوا من لرا رأي منية يوادار مشيني بيواندي دار أو برسبيان لابه لرا من رأي منية برسبي بسياري بدموه باش زاني أم نوتا ملشي مولتا بيجناك الدكتوري كما مستيزان كوي بيتصل تلفزيون قصب كبري خلق دزو عقبت باندكاتو دروجه دكا باشا بو ملتي كو دروج ذكرها اگر دروج ذكره بو چی درس بطلب ایدلیتوا یارو طلبانه دس یا پدر تو هم دروج ذکرن
بالێ کاک شکۆر خۆی دابجێتەوە زۆر داوای لێ بروژ بکات. بالێ ببڕە سپاس بە سەرنجی تو بار شوەیەک بێ بەڕێزان سەرنجی خۆتان نیشان بدەن بە شێوەیەکی زۆر ئازاد بەڵام بەبێ تەشیر تکایە بەبێ هێنان هێندێک مستاڵە کاچێتە چارچەوەی تەشیرەوە بێگومان سەرنجی وە شەک و پێویست ناگا بەڵێ ئالێ لە شاری سلێمانی فەرموو لەبارەی زۆری ئەمڕۆتەوە بەڵێ من پێم بەڕای من بڕیارێکی زۆر باشە ئەگەر جێبەجێش بکرێت و دوای ئەوەش دوور بێت لە هەر زۆرە واستە و واستەکاریەک چونکە سێرەکەی هیوا هەیە 12 ساڵ ئەخوێنێ بێت گەلەوەی کا لە جامعە و 4 ساڵی جامعەش ئەخوێنێ سێرەکەی بەهۆی هەنێک واستە و واستەکاریەوە یاخود بەهۆی حیزبەتیەوە ئەو کەسانە بەشخور یاخود مافی ئەویان نابێت کە لە فەرمانگەکانە تاعین بن بەڕێی منیش پێم باشە ئەمە بڕیارێکی زۆر باشە و دوای ئەوەش هیوادارم ئەو کەسانش کە چەند ساڵێک خزمەتیان هەیە تەقاوت بکرێن چونکە سەرەکەین ئەبینید لە فەرمانگەی وا هەیە کەسانێکی زۆرە خزمەتی ئەم وڵاتیان کردووە لە شیان ساغ بە و دەستیان خۆش بێ بەڵام ئیتر بە گەنجی ئێمە و باجیلی ئێمەش بتوانێت وەکو ئەوان نیوەی ئەوانیش خزمەت بە وڵاتەکە بگەێنن سپاس. بەڵێ سپاس سەربە لە حاجیاوە بەڵێ سەربەخان ئەلو بەڵێ ئەم کاتت باش هەموو کاتێکت ئەم کاتت باش هەموو کاتێکت جێم لێتە فەرموو سەبارە دۆمتەوەرە بەڵێ حەز دەکەین زیاتر ئامادەی پیشەکان بگرێتەوە زۆر بێ ئیتیمالیان پێ نادەن چەند ساڵە ئەو بەرنامە کراوەتە هیچ گرنگیش پێ نادەن یان ئاسۆ نەزیر سەرک وەزیری کۆمەڵایەتی بۆ بیمەی بێکاری هەموو دەرجێ ئامادەیەکان دەگرێتەوەیان بۆ پیشەیەکان ناگرێتەوە لەبەرچی بەڵێ هیوادارین سەرنجی توش بۆ لایەنی پەیوەندیدار گەشتی بێ بۆ ئێوەش ناگرێتەوە هێمە لە شاری سلێمانی کاکێمە فەرموو بەڵێ کاکێمە سەراوی ئەم کاتتان باش ئێمە سەراویتان لەگەڵ بەڵێ خۆشحاڵین فەرموو کاکێ ئێبن زۆر سپاس بەڕاستی ئەمە دەستخۆشی لە حکومەت دەکەین کە پرۆسەی دامەزاندن دەستی پێکردوێتەوە کە بودجەش پەسەند کرا لەم هەم یەک جۆ ڕۆژەی ڕابردووە هەم دانی سلفەی زەواج و هەم پینی گوندەکان بڵین بەڵام لێنە لەوانەیە کێشەیەک دروست بێت دیسانەوە بارگرانیەک دروست دەبێتەوە بۆ سەر فەرمانبەران بە حکم ئێستا لەوانەیە کۆمەڵی فەرمانبەر هەبێت کە موچیان کەمە بەڕاستی حەقوی هاوسەنگیەک دروست بکرێت لەبینی ئەو فەرمانبەرانی کە موچیان کەم یعنی لەوانەیە فەرمانبەر هەبێت 200 بۆ 300 هزار موچەکەی بێت بەقەی ناکە 7 کەس تاعینەکرێ شتێکی باشە بەڵام تۆ بە ئەولەوێت بدرێ بەمانش ئەو فەرمانبەرانی کە موچیان کەمە بەڕاستی ینی 250 بۆ 300 هزار موچەیەکە لەوانەیە بڵم بەش ناکە بەڵێ بۆ ڕێزی من سەرایی و زۆر سپاسانەکەم سپاس ئاکۆ لە سەنگەسەر کاکە ئاکۆ فەرموو کاکە ئاکۆ بەڵێ فاتما خان لە شاری سلێمانی فاتما خان فەرموو زۆر سپاس دەکەم بۆ ئەو تەوەرە جوانانەی بەڕاستیەکەی ئێوە پێشکەش بە هاوڵاتیانەکەن کاک ئاکارگیان بەڕاستی تەوەرەکەتان زۆر جوانە لەجێ خۆشیاتی هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان ئاوا چاو خشێنێتەوە بە هەموو موچەخۆرێکە کاک ئاکارگیان بەڕاستیەکەی من خۆم فەرمانبەرێکم لە دایرە فەرمانبەرمان هەیە هەر کورسی مێردەکەی گرتووە هەمانە دانیشتووە هیچ ئیش و کارێکی نییە هەیە یعنی بەڕاستیەکەی وەخت دەباتە سەر ئەمە یەک لەو کاتی کە تەعینات کرایەوانەیە هەیە بەواسطە شهادەتێکی ابتیدایی هەیە تەعین بووە ئایا من خەڵگە ناسم ڕەفیقی خۆمە 2007 خریجی 2007 تا دانیشتووە چاوەڕێیە تا ئێستا هیچ ڕێگمایەک نێکتۆ تەعین بێ ئایا هۆکارەکەی چییە ئایا بەمە ئەنی خەڵکی شەناسی کە دوای ئەوە تەخەڕج بۆ یەک سەردەمەزراوە بەڵێ خەڵگە ناسم بەڵێ تا ئێستا نەخۆی و نەمێردەکەی تەعین نەبوون کرێچیشی ماڵانن بە موقەت لە باخچەکانی سلەیمانیە مانگی بە 300 هزار بەڵێ فاتما خان زۆر سپاس پەیوەندیکەت بەرزانە لەسەر پرۆسەی دامەزراندنی 7 هزار فەرمانبەرە ڕێنمایەکان و چونیەتی دامەزراندنیان و ئەو ویسمان کە پەیوەندی بەلایانی پەیوەندیدار بکەن بە تایبەتی بریکاری وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر ئەوەی نیشاندا کە و ئامادەیە لە چارچێ بەرنامەکە قسە و باستە سەرەمە بکە هیوادارین پەیوەندێکی جا بداتەوە ئەو زیاتر ڕێنمایی بە بینەرە بەڕێزەکاندا لەسەر دامەزراندنی ئەو 7 هزار فەرمانبەرە بەڵێ سەرتی بلە چەمچەماڵ کای سەرتی فەرموو
ئەم کاتت باش هەموو کاتێکت چۆنی تەوەری ئەمڕۆمان لەسەر دامەزراندنی 17,000 کەسە بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە خوشک و برایانی خوێندکار و قوتابیانی هەرێمی کوردستان دەکەم هیوادارم پاش داوابوونی دراستەکانیان استقاقی خۆیان و مافی خۆیانە بە استقاقی خۆیان بگەنەوەنیش بە دامەزراندنیان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لە ئارسی پارێزگایە نەبێ لژنەی ئەم جارە بە نوێنەرایەتی وەزارەت المالیە نوێنەری ئەنجومەنی وەزیران و نوێنەری پارێزگایشی تیا بێ بۆی بە چوارپۆڵی ڕوباعیەن لەبەر ئەوەی بە شێوەیەک دوور لە جیاوازی و تەفرەقا هەرێکە بە مافی خۆی بگا و تاعین بێ بەڵام خوا قەوسێکم بەرێ ئەگەر ئێمە خیانەت وازمان لێ بێنێ ئەم جارە نەیکەین بە حقایەتەوە ئەو کاتی کە بەرزانی نەمر لە بەغدا بوو پیاو مەقولانی کورسوان هێنانەوە تیاوەرە شۆڕشکە عیبە بۆ تۆ لە بەغادانی شووی سێ جائزنی پیاو مەقولانی کوردی لاوتی واز بێنن کورد خائینە آخر جاروتی ورن سوێن و تەلاقم بۆ بخۆن اینجا تێمەوە شۆڕشەکەم بۆی خیانەت لە من و لە کورد نەکەن ئەوە بوو بازانی نەبریان هێنایەوە شۆڕشیان پێ دروست کرد هەر لە ناو دەربەنی بازیان هەمویان بوون بەجاش بۆ گیان کورد و شۆڕشەکەی بەرزانی نەبر تەنها کوێ قاسمایلی تەلانی لەگەڵمایەوە تا نەقسەی 75 ئەگەر خیانەت و خیانەتکاری و پیاو مەقولانی کورد و کلک بەستن و کلک درێژ و خیانەت وازمان لێ بێنێ گەندەڵی چاکە بێ وڵاتی چاکە بێ دامەزرانیش ئەبێ حتا باڵێ کای سەردی خۆمان نەگەین ئەگەر ئەمانە وازمان لێ نەبن بە پیاوی مالیکی وعدی پێ نەدەن لە پاشە ڕۆژە ئامادەین بۆکرینەوە بە هەموو ئاواتەکانمان نەگەین وەربژین بەڵێ سپاس کای شاول لە هەولێرەوە بەڵێ بەڵێ ئەم کاتت باش برێ هەموو کاتێکت سپاستانەکەم دووبارەش هیتر دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان یەکەم بەرنامەیەکی زۆر زۆر ڕاستێدراو بۆ هەموو خەڵکی کوردستان ئیتر بۆ بە تایبەتی بۆ ئەو تەوەرەتان لەسەر ئەو دامەزراندانە برا من شتێکە بڵێم ئیتر ئەم دامەزراندنە بە ڕێژەی ئەگەر لەسەر ئەزمموی ئەو خەڵکانێک بێدا بمەزرێ کە پێویستی پێ حکوومەتێرم شتێکی زۆر زۆر جوانە ئەگەر ئەم دامەزراندە نەکرێت خەڵک گلەیە زۆر زۆر لە حکوومەتەکە بەڵام ئێستاش نازانم کە دامەزراندن لە ئەمەزرێ خەڵک هەر گلەیەکە ئەرێمە تەفسیر لە بوجەکە بۆ هەیە تەسیر لە شتێکەکە بۆی هەیە تەسیر لە بوجە بکە بەڵام خەڵکانی زۆریش هەیە صاحب ئەزمونەگە لەسەر ئەزمون بڕوا من ئەم قسەیەکەم لەسەر شەهادات بڕوا لە دوور بێ لە دەستێوەردانێ دوور بێ لە شتێک کە بەرژەوەندی خەڵکانێک نەگرێکە بۆ هەیە شەهاداتی زۆر بەرزیانە بێ من داواکەم ئەوەندە داواکەم هەم لە خەڵکی و هەم لە حکوومەتیش یعنی شتێوا بکرێت کە خەڵکانێ زۆر استفادە بکە کە دوورن چەند ساڵێکە خوێندنیان کردووە چەند ساڵێکە هیلاک بوونە چەند ساڵێکە ماندی بوونە ئەمان بێنە سەر ئەم دانیشتنە زۆر بە خەڵکانێکەیە بۆی هەیە کاتی ئەوەی یعنی هاتووە کە خانەنشین بکرێ خانەنشین نەکراوە ئەمانە بێنە زیان ئیتر من زۆر زۆر سپاس بەڵێ سپاس باڵێن لە گەرمیان کاک باڵێن فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکێت چاکی براگیان بەڵێ چاکی براگیان ئەس باشم گەلێک سپاس فەرموو وڵی سەبارەت بە تەوەرەکەتان حەزەکەم تەوەرێکی تایبەت تەشخیصکەن بەڵێ بۆ حاڵی پێشمەرگە بزانن حاڵی پێشمەرگە چۆنە بزانە ئەو خەڵکە چۆن ئەقڕوزێتەوە ئەو خەڵکە نەبوونە یعنی ئەمانە پێشمەرگە زۆر بە شتێکی سوک سەیرەکەن باڵێ کاکی ڕێکەوت بێگومە سەرنجی تۆش لە بەرچاوەرەگرین گەلێک سپاس ڕێکەوت لە شاری سلێمانی کاکە ڕێکەوت فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاس دەستان خۆش بێ بەرنامەکەتان زۆر جوانە بەڵام من یەک ڕوونکردنەوەم هەیە من طبعا میژانە ئەم تاو کردو کولی دەرەوفات من تاو کردووە ئەوەی کە لی تێگەیشت بێتم لە ئابووری کێشەی بەتاڵە و کێشەی بێکاری بە تەعینکردنی بە لێشا و چارەسەر ناکرێت حکومەت دەتوانێت لە باتەوەی ئەم 7,000 کەسە تەعینەکە پارەی موچەی ئەم 7,000 کەسە بیکا بە کارگە و بە شوێنی کارکردن هەر ئەو کەسانە خۆیان ئەچنەوە ئیش ئەکەن و دیسانەوە بەرهەمی نیشتیمانیمان ئەبێ بەڵام ئێمە ساڵ بە ساڵ لە بودجەی تەشغیلی و بودجەی ئەو بودجەی کە بۆ موچە تەرخانەکرێ زیا و بەرەفەڵکشانەکە ئەمە چارەسەری بەتاڵە ناکە یەک مانگ دوو مانگ بودجەمان لە عێراقەوە بۆ نێ هەموو لە برسامری من ئەوە بە چارەسەرزانم ئەی لە کوردستانە کاکرێکەوت مادام تو پسپۆریشی لە بوارەیە و زۆر چاودێری ئابووری شەوالێن کە ئەمە بێتە تەضەخمێکیان کۆمەشەخۆر زۆر ئەبێ لە هەرێمی کوردستان کە بێگومان لە چارچێوەی بودجەشە وابزانم لە سەدا هەفتە بەس بۆ بەکاربردن تەرخانکراوە لە سەدا 29 بۆ وەبەرهێنان ئایا لە کوردستانە بیئەی کوردستان ئەو هەڵکەوتەی تایە کە بتوانێت ئەو کارگەوە هەمووشانە دابمەزرێ لەسەری و ئەو خەڵکی هەمووی تەوظیف بێت و ئیش بکە
برای من ئێمە مەبەستمان لە ساڵی 90ەکانە زۆربەی زۆری ئەم وڵاتەی ئێمە خەریکی زەراعەت و کشتتوکاڵ بوو لەو گرانەیە توانیمان بەشێکی ژیانی خۆمان دابینکەین بەڵام ئێستا لە ئەم هەموو تەکنۆلۆژی ئەم هەموو پێشکەوتنە هەیە ئەم هەموو زەویە چاکەمان هەیە ئاومان هەیە هەموو شتێکمان هەیە ئەتوانین کشتتوکاڵ بکەین ئەتوانین کارگەدا بمەجێین ئەتوانین هەزاران کارگەی دروستکردنی دۆشاوی تەماتە و شەربەت و چی بەم شێوەیە دروستی بکەین بەڵام من ئەوەی کە من لی تێگەشتم لە دامەزرانی کارگە و دروستکردنی بەرهەمی نیشتیمانیە هیچ مەسلحەتیش نییە مەسلحەتی لەوایە بەڵێ کاکە ڕێکەوت باڵێ سپاس کاک ڕێکەوت هیوادارین شوێنی پەیوەندیدار وەکو پسپۆرێک وەلا بوارەیە جێیان لە سەرنجی تۆ بێ وەکو پێویستیش بەرسویان هەبێ ئادەم لە ئاکرێ کاک ئادەم کرێمکە ئەف دەمێتە باش هەموو دەمێنتە برام پرسیارێکە بدەیت هات خزمەت دامە ئەوە سەری 6-7 ساڵە ئێمە فۆرمە داخل کردین ومە شەهادەتە شەهادە 3 و 6 مەیت هەی هەر دەبێت لەمە ناوێتمە دێنەوە چند تایزگیری که دهنه و نوعینه و اما با چند ساله حال ما اوه نوبت من نوعینه و اوه چند ساله تا گود؟ اوه تقریبا 4 ساله من دیوید ما دهنه و نوعینه و اگر شنه بو نوعینه و دیو چون کریه گلو؟ بله چند جانه چوی مرغبریت چه بسیار نینه بله کاک آدم تو کتوت بیجی خودیه باورنامه شش عدادی و 3 متوسطی بیداری نالیم پیونده گهداری کرد که بوچیه و 4 سال فرمن و لاکریات نه پر کردن و هیانها هیچ جا بکوانی نگلو هاشم لخلیفانه کاک هاشم فرمو کاک هاشم دیاره هاشم لسر بکر من لگله بکر لحاجه کاک بکر فرمو ئەم کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم گەلێک سوپاس سوپاس دەکەم کاکە جامە داوا لە حکومەت دەکەین باعیسکە ئەو خەڵکەی دانەمەزرێنێ بە موچێکی کەم و بە 200,000 بانە بە عیزگیان دەکەن و سپێرێ نانیان دەبڕن و بە عیزباتیان دەکەن و وینیان دەکەن ئەمە داوا لە حکومەتی هەرێم دەکەین کارگەمان بۆ بکاتەوە شەریکاتمان بۆ بکاتەوانێ میان با کۆشک و تەلارانمان بۆ بەرز نەکەنەوە خەڵکی فەقیر و هەژار نیەتی کۆشکێکێک بکڕێ یازێلایکی بکرێ بە 20 دەفتەر و 30 دەفتەر ئەم بادێت کارگەمان بۆ بکەنەوە ئەمنێکە کارگە هەبێ ئیشی تێدا بکەم و داهاتێکەمە بێت دەتوانم مانگی دوو وەرەقەش کرێ خان و بدەم بەڕای تو کاک و سامانی ئەم خەڵکەی داگیرکەن بە زێرلا و بە ئەم لاولا بە برای تو لکردستانه که بگم زورترین وضع توظیف و توظیفاتی تیایه زورترین مشخوری تیایه پیتوای کرام کارگو او مصنع بکن او خالق آماده کاری اوی تیا بکه بچن لچارچه مصنع کنه او کارگانه ایش بکن هم بر همین ناوخی کردستانی زیاد بکری بله ئێستا من بۆ خۆم ئێستا من بۆ خۆم شوفێرێکم تێگەشتمان بۆ خۆم شوفێرێکم ئامادەمەگە کارگەکە بێ ڕۆژانە بە 30,000 ئیشی تێدا دەکەم تاکەجان لە کارگەکە ئامادەم چون ڕۆژانە بە 30,000 ئیشی تێدا بکەم با 5,000 لێ بجێڕێتەوانێ ئەو 5,000 لێ بجێڕێتەوانێ کەس پێێنێ دەستم شکا قاچم شکا لاقم شکا هەر شوێنێکم شکا بمداتەوانێ و ڕۆژانەکە بڵین 25,000 با بۆ سەرفکاتوانێ نەدەوانێنی هەر هەستم داهات و خەڵکی بکەنە موشەخۆر و داهاتەکانی کەن کاتە خەڵکی خەوتاندووە ئەوان بە داهات و بە ئەم لاولا ماگێک ئەبرا 200,000 هەیە بە عیزبیان کردووە 200,000ەکە بەشی ناکات دەستێنێ بەرخاتری 200,000ەکەی دەڵێت دەنگم بۆ نەدەی نانت دەبڕم بەڵێ کاکی بەکەر سپاس بۆ سەرنجی تۆش بەڵێ بەڕێزان تەوارێمە لەسەر پرۆسێسا دامەزراندنیە کوجاردن چارچوبێ بودجێ 2012 بڕیار هاتەدان ئیرۆ بفەرمیەیە و لە دەهی تەموزیان و دەهی مەها بهێت 17,000 فەرمانبەر لە کوردستانی لە هەموو پارێزگای هەرێما کوردستانی فۆرم بینە دابەشکردن دناڤاوان فۆرماندا ئەو کەسێن حەز کوک و ڕێنمە لە گوڕ ڕێنمایان یەن دامەزراندنێ وانە بەدگەرە دکارن فۆرمان پڕ بکەن و دامو دەستگەن حکوومەت هەرێما کوردستانیدا بگشتی بینە دامەزراندن گەل و پرسەڤەیە ئەف دامەزرانە دکارە بەتاڵەتی لە هەرێما کوردستانی بێتەماوی بنبڕ بکە دکارە وان کەسێن کۆکۆ خودیên باوەڕنامەین جودا جودانە ئیسیسمارە شیان و تااقاتی تام کە ji berê fêjbin bilna buniye tehtî Herêma Kurdistanê an pêwîst li şûna vê yekê pere bi hin baredîn bête dan barê jêrxanê aborî kargeha û masana bêne vekirin û berhemê cûtkerê xumalî ev berheme bête îstîsmarkirin û di nava van kargehan de ev xelkê pispor li wir kar bike bêguman întacê mehellî jî baştir li bêt. بله بو زیادتر برزان نه رشید خانسی بریکار وزارت دارایی و آبوری لسر دیگلمه کاک رشید دم باش رشید طاهر بله رشید طاهر کاک رشید طاهر ام خوشحالین دم باش اگر جنابته وکو بریکار وزارت دارایی و آبوری حکومت هرێما کوردستان جبوان 17,000 کسان که دینا دامەزراندن رهنمایی پیتر بده کرم که
ئەمریکا لیژنا دامەزراندنê دانیشت û biryar dira ke deyî heft formê damezrandinê dabeş bikirin ser xelkî rêka parêzgakan. بله او رنمایی پتر بوکینا و افضلیت که تیت دانگلو افضلیت بوانا مهم او درجات بین اعلان کرن و شفاف بید و هر کسی که شروط دید متوفر بن شروط دامزراندن بوانا گاگ راشد گل جاران درچین شش اعدادی پیشیان ین سه متوسط جی گلیات دکن گازنده دکن کو او نه نه دامزراندن گلو اوجی د چارچوبه وان و دامزراندن نه کو بشه وان جی تدابی على كل القضاني دامزراندن همي استاد گرتبه یا شهاده و به شهاده و حتی شهادش مهم پیوستیا و دایره پیوستی و دایره چو وظیفه دیو درجه خو اعلان کرد بله هر سبارتی او پرسا پیدانا پیشینه خانیوبریان وان گلو و چی کریه هیا نار هنماینوه و اجراعاتنا لسرفه که برینو که ما دام و دستگاهت وزارت دارایی مید آگادار کرین و پیشینه خانیوبره معاملت خود حاضر کرین بس یتمان سکاب دینه چون پارت خول بند باول گره نو که بو پیشینه خانیوبره تقریبا نزدیکی 22,000 معاملات حاضرن اکشنبه دست دابش کردنا سکا کن بو کشتوکال جی هر وا عدد تقریبا 350 معاملات حاضرن بو پیشینا صناعی جی هر وا و بو هاوسرگری جی برگوتی حوالاتی مراجعه خسینه کنو که 3,500 معاملات حاضرن دچن اکشنبه مراجعه کرده سکت ودن و صبایی به اجتماع کافروان یا الگل دائره خانوبره و کشتوکال و پیش از هایی که هم تعلیمات بدینه و اسلوب جبجه کرده بله رشید طاهر بریکار وزارت دارایی حکومت ارما کردستان گلی سپاس بوان زانیری انت برزن رشید طاهر وکو بریکار وزارت دارایی هەرێمی کوردستان ناوەی ڕایگەاند کە بێگومان لە چارچەوەی پڕکردن ئەو فورمانە بە پێی پێویستی دام و دەستگاکانی حکوومەت یاریمی کوردستانە مەسەلەن وەزارەتەکان کە ئەوان پێویستیان بە چەند پلەی وەزیفەیە بە پێی ئەوە دامەزرێنێ و بێگومان پڕکردنی فۆرمەکانیش هەموو خاوەن بڕەوانەمەکان دەتوانن فۆرم پڕکەنەوە و بە پێی داواکردنی فەرمانگەکانی حکوومەت یاریمی کوردستان ئەوان ئەتوانن ئەو خەڵکە دامەزرێنن باسی ئەوەش کرد کە لە سبەی نێوە ئەوان کۆبوونەوەیکەن لەگەل بەڕێوەبەری بانقەکان و لە یەکشەمبی داهاتوو سلفی عقار خانوبەرە بێگومان سلفی زەواج و سلفی قەرزی بچە هەموو سلفەکان دەست بە دابەشکردنیان ئەکرێت لە بانقەکانی یاریمی کوردستان بەسەر خەڵک باسی ئەوەشەکە کە تا ئێستا 22,000 کەس ئەو چەکیان وەرگرتووە بۆ وەرگرتنی پارەی ئەو سلفانە بەڵێ حەمید لە هەولێرەوە کاک حەمید ئەو کاتە تا باش لە هەولێری پایتەختەوە گەلێک سوپاس سڵاو لە بەرنامەکەی جەنابی کاکەکاری بەڕێز لە هەموو کارمەندانی کەناڵی نادیای خۆشەویست زۆر سپاس سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڕاستی دەرچوێکی زۆرمان هەیە ئینشاءڵڵا ئەو ساڵیش وەکو ساڵی پار زۆربەی ئەو خەڵکە مەخدورانە دەگرێتەوە یعنی بەڕاستی هەنگاوی باش هەیە لەلایەن حکوومەتەوە یعنی دەبێت ئەوانەش ببینین ئێمە کەسێک نین کە لەلایەن حکوومەتەوە خوا نەخواستەوەی پێی دەڵێن دەورکردن یا دەوڵژەنی کەسێک لایەنێک بین یاخۆ تەفەر بە کەسێک بکەین یا شاباش وەرگرین بەڕاستی هەنگاوی زۆر چاچیناوە بەڵام چاوەڕێی زیاتری دێ دەکەین ئێمەش بەڕەخنە و سەرنج و تێبینی و بەرچاوڕوونیەکانمان یارمەتی حکوومەت دەدەین وەکو بۆ خۆیان دەڵێن ئەو سەردانانەی بەڕێز عیماد ئەحمەد هیوادارم لەسەرەوە بۆ خوارەوە شۆڕ بێت شتێک تاکە ئەندام پەرلەمان وەزیر بەڕێوەبەرایەتیەکان هەمویان کە تێکەڵاو بە خەڵک بن نزیکەوە بزان کێشەی هاوڵاتیان چییە سەبارەت بە دامەزراندن بەڕاستی ئێمە خۆمان پارساڵ دەرچوێکی پەیمانگامان هەبوو بەبێ تەسکێ بەبێ واستا کە ئێمە خۆمان دوژمنی ئەوشتانین بە حەزەکەی سیانی چواری بدەمێ شوێنەکەشت دەوێ خۆی بەبێ هیچ واسەیەک ناوی هاتۆتەوە دامەزراوە شتێکی باشە بەڵام سەرنج و تێبینی من ئەوەیە کە ئەو پیشانە زیا بکرێنەوە بەڵێ ئەگەر یارمەتیم بدەیت ئەو پیشانە جیا بکرێتەوە کەسێک قەسابە دارتاشە فەلاحە بۆ ئیشەکان ڕێک بکرێت یا کەسێک ئەکادیمیە
کەسێکی زانایە پسپۆرە لە جێەکەی خۆی ئیش بک بۆی خزمەت بۆ میدەتە بکە ئێمە تاوەکوکەی یعنی ئەوە دەبێ هەوڵی معارەزە و دەسەڵات بێ بەبێ ژێدانەوەی ئەوە ئەو کەسە ئەکادیمیە لە ناو دەسەڵاتە لە ناو ئۆپۆزیسیۆنە کەسێکی باڵێکای حەمید پێ دەکەم دەیخەمە ژێر بەرپرسیارەتیەوە من سوپاس پەیوەندیکەت سۆزە لە شاری سلێمانی سۆزەخان فەرموو باڵێ ئەم کاتتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس سەبارە بە دامەزراندن من یەکێکم لەو کەسانی کە لە ساڵی 2006ەوە تەخەڕوجم کردووە هەتا ئێستا ئەمی دامەزراندنم ناتۆتەوە فۆرمت پڕ کردوتەوە بەڵێ فۆرمت پڕ کردوتەوەی دامەزراندن بێگومان فۆرمم پڕ کردوتەوە ساڵی پار بۆ چەندین جار سەردانی هەولێرم کردووە بۆەوەی بە دۆدا چووکەم بۆ ناوەکەم بزانم چی بووە بەڵام هەتا ئێستا جوابیان ناومەتەوە ئەی نەتیجە چی بۆ بەوە ئەو بە دۆدا چۆنی تۆ بۆ نەدامەزراوی هەتا ئێستا دانەمەزراوم من لەبەرەوەی میلاکم کوردی ئەمە مامۆستای کوردیم ئەڵێن میلاکی کوردی زۆرە خۆم شخصی ساڵی پار محاضر بووم لە مەکتەبێک بە 3 مەرحەلە یەک مامۆستای کوردیان هەبوو محاضر بوون دەرسی بە 1500 ساڵێکی ڕێک دەوامم کردووە 420,000 مۆل بردووە بەڵێ سۆزەخان ئەڵێن مامۆستای کوردی زۆرە بەڵام لە حاڵەتێکە مەکتەبی وایە بە 3 مەرحەلە یەک مامۆستای هەیە بەڵێ هیوادانی سەرنجی توش گەیشت بێ بەڵێ سپاس شوێنێ لە دووکت گەلمەیە بەڵێ ئاکاتۆ باش هەموو کاتێکت وەڵاهی من وەختم هەیە حەزمە کرد هینێکی چاوگەریان دانایە ببڕای دەنگی تۆ باش ناگات ئەمە هەستێکم لە دەوروبەری تۆ قەرەباڵغێکە شوێنێخان بۆی باشتر دەنگی تۆ بێمە بگا ئەگەر توزێ دوورکەویتەوە لەو قەرەباڵغەیە بەڵێ فەرموو بەڵێ شوێنێخان دیارە لەسەر هێلنەماوە دڵدار لە دووکێ بەڵێ بەڵێ وەڵام من گلەی هەیە بۆ ئەوەی خوار دامەزراندنی ئەو حەسەی لە دهوت ئەو 5,000 کە بەردهۆی کەوت بوو ئەو حسابە دانەمەزراوە ئەو حسابە چند بوون دووکێ چەند ڕێژەوان چەند بووتە گوت 5,000 بوو 5,000 حسای دووی شوان 5,000 چەند دامەزراندیت ناتە لە گۆر زانیاریێنتە لەسەر پارێزگای دهۆک لەسەر حسای پارێزگای دهۆک خەلکی شنگار و تلکێف دامەزراند ئەوە قەدرێکی گەورەی لە خەلکی دهۆک کرد لەسەر حسێبی شاری دهۆک خەلکی شنگار و تلکێف دامەزراند یعنی خەلکی شاری دهۆک دفاع کەسرەت دامەزراندووە کاکە بەڵێ کای دڵدار هیوادارین سەرنجە تاژی گەشت بێت سوپاس تەماشاوانێنی جا پشتی ناوبەڕێکی کورد لەسەر تەوەرێ دامەزراندنێ لە ئی ساڵدا 17,000 فەرمانبەران ئەم بە هەڤڕاینە دووبارە سەڵافێ جان لەسەر تۆرێ کومەڵاتی PGNRT هەند برادران سەرنج و نەرینین خەوەها دەربڕینە دهۆکی ێژا ناوێکی وسایەز بوارم دەبێت دامەزراندن زۆر بە شەفاف بێ هەروەها ڕەوا سولەیمانیش ئەڵێ ئەو خەڵکانەی دایان ئەمەزرێنن زۆر بەیان لە هەولێرن ئەبێت تەزکیەی حەزبی هەبێت ئەگینە تەعین نابێت و بەشی کێشەی واستەکردن و ئەخیرەنش ئەڵێ کوا کۆڕی فەقیر و هەژار وەکو خۆی ئەڵێ هەروەها ڕێوان فەرەیدۆنیش ئەڵێ من هیچ ئومێدێکم بەو دامەزراندنە نییە دێکان کاواش ئەڵێ بەبڕۆی من دامەزراندن کێشەی بێکاری چارەسەر ناکات ئەگەر ئەم حکوومەتە پلانی تری نەبێت هەروەها محەممەد سامینیش ئەڵێ من دەڵێم با بێجیاوازی فەرق و فرۆق نەبێت باشترە بۆ حکوومەت من لە هەولێرەمەکۆ خۆی ئەڵێ هەرچوونەی بێ ڕست هەیە سپاس بەڵێ هەنار لە هەڵەبجە لە گەلمانە بڵێ بەڵێ هەنارخان فەرموو دەستخۆشکەی تۆرەکە و لە یەکەم بەڕێزیان گەلێک سپاس بۆ کارمەندەکانتە بەڕاستی ماندوون بە خەڵکەوە و ئینشاءالله دەنیشتانەگات ڕۆژێگە بێ کۆڵمەیەن چکە دینی محەممەد المستەفا ڕەزای خوای لەسەر بێتە هەتا بڵاو بۆ زۆری پێچوو زۆری عارەق ڕشت بەشکم ئینشاءالله ئێوە شتێ بۆ ئێمە بکەن پشتمان بێوە قایمە بەڵێ سپاس بێوە بەڕێزیان وڵای بەگەر بێمە سەر تەوەرەکەتان حەزمەکردم جاریان بۆی شەفافیەکان خۆی مانای تیا گەل هەمووی تێگە یعنی تەسکیە حزبی باتیایە ئەوە تەکیدم لەو قسەیان چکە سیقم بۆ قسەیان نەماوە خۆم زۆر چاک چەنەها کەس ئەناسم کە تەسکیە حزبی هەبوو لە دوای منی شۆ تەخەڕۆجی کردو تەعین بوو من شەروادانش لەبەر تەسکیە حزبی نییە واستەکردنیش هینی هەوێت چوومەتە بەر دەرگای زۆر کەس یعنی عیبیش نییە چونکە پێویستم پێێتی بەڕاستی تەعین بم
بەڵام لێم نەزانیوە و تاین نەبوومتیانە بۆ شێوەیە ناکرێ ئەمە بەڵام زۆر کەسیش هەیە کە کردوێتی پاشان حەزمە کرد ئەم جاریان گەل بەوە ڕازینە بێ ئینسان خوێنەوارەکانمان بەوە ڕازینە بنەوانی داوای تەعیناتەکەن حەزمە کرد یەکێک لە لیژنەکە ئۆپۆزیسیۆنێکی تیادانیشێ بۆی ئاگای لە کار چالاکیەکان بێ بەس دەترسم وەکو پەرلەمان کە بوجیان تەستیق کرد کاتێ ناو بێتەوە ئۆپۆزیسیۆنەکان وازیان هێنا بێ لە چێکردن و سیرکردنی ئەوانەی کە ناویشیانیەتەوە ئیتر نازانم تا چەند قسەکانمانەگات ئەوە ئێمە ئەیکەین ئەگاتە ئاسمانی ئینشاڵڵا لە ڕێگای ئێوەوە بەڵێ ناڕخان بەڵێ بەڵێ سپاس ئێمەش هیوادارین کە بێگومان ئەمە بەرنامەی خەڵکی کوردستانەوە سەرنج و تێبینیەکانی جادەی کوردستان لەسەر تەوارەکانی گەرمی ڕۆژ بەبێی جیاوازی بۆ چوون ئینتیماوە وەرەگرێ و بێگومانیش مەبەستی ئێمەیە کە دەنگێوە بگاتە لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیداریش بەرسف بووێەوە هەبێ دەروێش لە هەولێرەوە کای دەروێش فەرموو ئەو دەمەت باش دەم باش کای دەروێش کەرەمکە ئەوانی باشی ئەم باشین گەلێک سوپاس بەرز ئەو دەروێشی NRT ما دەبێشی دیمە دەبێت زەرگە و شیر کار بەڵێ کای دەروێش خۆشخانی فەرموو کاکە من بە پێویستی زانم وەکو پێشنیاریش بەڕاستی ئەو دامەزانە 17,000 کەسا لە ڕێی وەزارەتی پلاندانان بێتن بەپێی پێویست بۆ پشتی شێریش بدرێ بە وەزارەتی پەروەردە کە هەمومانە بیستین وای بینین کە ڕۆژانە لە خوێندنگاکان لە قوتابخانەکاندا مامۆستای دەرسوی وێژەیە یا دەرسی زانستی ڕێتەوە تەنبیل محاضرە وەرگێلەوەواندا یان شتێکە زۆر یان ناشیاوە بەڕاستی و بەبێتەوە نەشەوە و ئەوە ببێتە شتێک بۆ کە بتوانێت هەموو مجتەمع استفادەکان نەوەک دوور بێتن لە پلاندان لە وەزارەتی پلاندانان بەپێی مەحسوبیەت و حزبایەتیدا بمەزرێتن کە لە مەحفەڵەی ئاخیردا ئەگەر مەحسوبیەت و حزبایەتی بێتن و برادرە فەروەکانی مەسئولەکان تەمان هەرێکە مجموعەیەکیان دەورەی خۆیان کۆ کرد لە مەحفەڵەی ئاخیردا پارەکە هەر وەکو مەسەلەی داهاتەکانی ئەولا کە بە زۆر ناوی نێن بعد بداینە قەیناکە ئیبراهیم خەلیل هەموو یەکێتە دیفانی مجموعە کەسێکەوە لە ئەوانە زاوی بە حەدەرێتێتن وەلە مەحفەڵەی ئاخیری سەوەزم حکومەتەکەمان وەکو ساڵانی 75 ئازبەتاڵێکی پێکەنەوە و إلا الله وبرايا وفيما باي باي بله كاي درويش بله سپاس بو سرنجی توش بابا علی لدهو کت گلمه بابا علی وربا شکر باشتر بوده کرم که وربا شکر باشتر از گوداریاتت کم کرم که برا خود من بس خوش بگی مدویت از ویژم خوزی یعنی سرجم کردستانه 17,000 تنه ورگرتن که واسطه‌ای بو کسی نبید یعنی فقیر و جار و همی یعنی وکیک بینه ورگرتن و نکو خدا واسطه بیتا دامزراندن و فقیر بمینی تلویره و افتشت تصاب بینه کرم خدای گلک باشه بو همی کسی یعنی ده اوه بکار جید بکار کبید و سیوی دارم اوه بکار جید کبن اوه تینه دامزراندن جی او جی راستی و درست بن او جی صبایل سر دوامت خود عرضت خود واسطه‌ای بو کسی که نکن داف کردستان چه بیتیدی دی بلکه اوه خدا واسطه و اوه واسطه‌ای نمینید کردستان ده اون بس بله که بابا علی سرنجات ویدارم بو علیان پیوندیدار و اوان برپرساجی گشتی بیتی تود بیجی واسطه کاریت کن که بگومان نافه دا مزراندنه مافه و کفیه بو همو خلک کردستان واسطه کاریجی و بوان کسان جاوه محاوله واسطه کاریت کن ای ویدار سرنجات بوانجی گشت به با خوان لشاری سلیمانی بله جان او کاته باش همو کاته کت بجيت سبعة والله من تما ديارة إما هموما لولاتيش إن لراسية يعني زربي كاتا كان إما خشكة تلفوني كير ديارة هموما يعني أقداري وشتين لراسية ليرة تو حزبين بيد براسي إنسان ناتواني بتشت بيشوا تو أقر حتى حر خوني كتبه براسي يعني فضع فض الغيابة لو كخونكت ما يجدي بونمنا تو أقر خوني كتبه بيد بفروجي هريم روجك بالغيابة لو كتو قد روجك نابي أقر بليخ إنه عركش زور برز به ثم كلو ولاتي ما لو كمالكي ما براسي جارة ما كبالبات لي شتي بارتك نوان حكمراني كردستان لدى براسي جارة أو مشينا شفافة أو مشينا تنتبر أوانا كبه ثم كأوانا براسي يعني إرادي خلقي كردستاني أو كشتوا بهمشتك
بەڵێ گای باخەوان لە ئەسڵە دروستبوونی حزب و پێشخستنی کۆمەلگایە و گەاندنی دەنگی خەڵکە دروستکردن و دەستەبەرکردنی کۆمەلگایەکی شەفافی دادپەروەرە و دابینکردنی مافێکی یەکسانە و گەاندنی دەنگی خەڵکە بەلایەنە پەیوەندیدارەکان بۆ دابینکردنی ژیانێکی باش بوو خەڵک وەکو تۆڵی ئەو حەزبانێکە دەست بۆ واستەکاریە بە نەمەتاچەند کاریگەری خراپی لەسەریانەیە بە پێچەوانەی ئەوەی کە باش بێ کاکەرگای جان گوت پێچوانەی خراپ پێچوانەی لایەنی سلبی زۆر زۆرە تۆ کاکە لە وڵاتێکە ئەژی بەڕاستی یعنی بۆ نمونە من وەکو خۆم یعنی دڵنیام لە دەوروبەری خۆشمان زۆرترین نمونە هەیە من دە ساڵە هەوڵی دامەزراندە ئەدەم بەس بە حکمیەوەی نەیەکێتی نەپارتیم ئەو خەونم لە گۆڕم نەدراوە کردی تایبەتیش نێتۆ بچیت ئەنی لەو 10 ساڵایە تۆ فۆرمت پڕ کردوتەوە تۆ هەوڵەداوە بە دوادانجۆت کردووە بەڵێ بەگومان وەکو خوشکە بەڕێزە باسی کرد دیارە هیچ عیب نیە لە دەرگای هەر کەسێک دەیە ئەگەر پێویستیت پێی هەبێ دیارە من لە دەرگای زۆر کەسیشم یاوە بەس داوای تەسکی حزبی لە کەسێکەکەن لە ڕاستیە کاکە من نامەوێت ئەندام بم لە هیچ حزبێکە نامەوێت ئینتیمام بۆ هیچ حزبێکە بێ یعنی من بۆچی مافی ئەوەم نەبێت کە بەڕاستی لە هەموو کایەکانی ژیانی ئەو وڵاتەیە و کۆمەڵگایە بەشدار بم یعنی کوشتنی ئیرادەیە لە ڕاستیە بەڵێ سپاس خراپی لەسەر بێت سپاس کاکی بەخەوان بەسەرنجی تۆ ڕۆژگار لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکێت بەڕێز داوای دامەزران نەکەن بەڵام ئێمە مجموعەیەکی دەرچوی ئامادەی پیشەیەکانین باز لە دامەزران نەکەن بەڵام لە وڵاتی ئەمڕۆی کوردستانە بگرە بۆ هەر شتێگە بێ ئەڵەن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ئەی ئەگەر پیشەیەکان هیچ شتێکیان نییە بۆ دایناخەن ئەو پرسیارم لە جێگیری وەزیری داڕایی کرد لە ئێستادا کە بەڕێستان جێتان لێبێ ئەو ئەڵێ ئێمە بە پێی پێویستیەکانی پێداویستیەکانی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ ئێمە دێت ئەو تەخەسوساتانە و ئەو پلەی وەزیفی ئێمە لەسەرەوە تەوزیفێکیان خەڵک بەڵێ پار وەجبەیەکی لێ ئەم وتیان 25,000 کەس دامەزرێ بە دوو قۆناغی یەکەم بۆ زانکۆ و پەیمانگاکانە قۆناغی دووەم بۆ دەرچووی ئامادەی پیشەیەکانە بەڵام ئەی بۆ هیچیان بۆ ئامادەی پیشەیەکان نەکرد بۆ لێرە چ سەبەبێکەیە بەڵێ ڕۆژگار خانیوادارم ئەوەی تۆ لێ بۆ لایەنی پەیوەندیدار گەشتی بێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێوەش مافی دامەزراندنتان نییە وەکو تۆڵێ هیوادارین بەرسەوی تۆش لەلای ئەوان بە شێوەیەکی باش بێ بەڵێ نێعمەت لە ئاکرێ کاک نێعمەت کەرەم کە ئەم کاتە باش هەموو دەمێنتە باش کەرەم کە باوە سەبارەت بە دامەزراندنی خەڵکی نوێی کوردستان یعنی لە ئەوروپا حكومات الأوروبية جرنتينا تقطع بيجار يعني كوليجان بيمانجا تواكب قدام جرنتين لكردستانش خطابيتنا يعني جرد جنازة بالحكومة كما تشتكي ننور مالا بجيب كارت تايبات كار كان يعني كارت جشتي يعني يكو كارت لی خارجی گلایه چند کن که گرینگی بکرده تایبت و پیشخستنا جرخانی آبوری هرم کردستان نهاد کردن کرد دنبال برنامه داد و گهداری کرد به گله برزان واسه دانه خویی کردن که پیوسته حکومت کرده تایبت پیش بخواه مصنوعات کارگاه و که جبری که خالق لورجی کار بکه به هزار کار هبل کردستان برای من افخویه بگلو تو ویجی چه تخمین دیگه بله بله بس ما الكردستان جرى كسر دولمات ما يتينا قال كواردها تشتغلين بخطابية يعني أو خطابية تخارج بكتن والكابي تايبات كواركتن يعني ما جرانتي حكما ما يتكسر الأوروبا يكسر باو مازريني يعني هر كسر بخوينيتن ومعلومات يعني دولة خطير بيخرج الكابي تايبات بتان قشتي أنا غناء إشتغل مثلا عندنا حكمات الجرك جنجي خطابة بهر صارش بله کای نعمت سپاس گذارم جاتا جیک بریار لشاری سلیمانی بله هم کاتو باش هم کاتی کت کای بریار بالنسبة لورقي برستو بله براسي ام دامزرانا يبلاني كي زوري بيو ديارا نمونج بو اوا كاتشي بو دايريك سيركيك ريجي كارماندكان زور لمراجعتان زيادرة بيسروبريشي زور لدايركان ديارا براسي ام آیا ڕێژەی زۆری ئەم کارماندانە لە بەرەوە ئەم دایرە پێویستی بە هەموو کارماندەیە بۆ ئیشی خەڵک بە باشی بەڕێوە ببێن بۆ چییە بەڕێیتەوە؟ وەڵاهی بەس بەشڵکردنی خەڵکە و دوستە سێسا زاریێنێ و دەمکوتیەکەن و هیچی کارەوەیە و بەڕاستی کە باسی واستەکاریژەکە ئەسڵەن ئەوە واستەی بۆ چییە؟ تو دو سازە ئەسڵەن کوڕی مەسوول هەر بێزی نایە بێ بۆ ئەوە ئەینا واستە هەر بەر کەس ناکۆ کەس نایکا بۆیە خەڵک تاینەکەن. بله سپاس مینا لە شاری سلێمانی مینا خان فەرموو. ئەم
کاتۆ باش هەموو کاتێکت دەستخۆشی لێ یەکەم من وەکو گەنجێک 3 ساڵە تەخەڕوجم کردووە هەتاوەکو ئێستا ناوم نهاتۆتەوانێ بۆ دامەزراندن ئیلانە بۆ بێ واستەیەکم هەبێ ڕەفیقی خۆمە ناسم ئەو ڕۆژی کە تەخەڕوجی کرد و تەواوی کرد بۆ بەیانێکی یەکسەر دامەزرا چونکە واستەی هەبوو بەڵگە لایەکە واستا بوو لە بەرەوە دامەزرا بەڵگەم لە زۆر بە تەکیری بەڵگەم لە ئیدا بێ بە واستەوێ و ئەم فۆرمەشێکی ئێستا لە پارەوانێ تەقدیممان کرد پڕمان کردوتەوانێ لەو وەجبێ ناومان نەبوو شەڵە لەمە ئەگەر ناومان هەوێ و بیمەی بێکاریشیان بۆ داناوین بیمە بێکارەکە بە 6 مانگ جارێ ئەیانێ دووبارە دەم 7,000 کەسە ناومان نێتەوانێ 6 مانگی کەش بیمەی بێکاریمان بنێ بۆی بما خلافێنم بۆکەی بۆ ساڵ و 2 ساڵیکە بەڵێ مینا وادارین سەرنجی تۆش بڵایانی پەیوەنددار گەشت بێ باو ڕەوشەیە فەرمو من کەسە نازم خلیجی 2004 خلیجی 2004 هەتاوەکو ئێستا نایی نادۆتەوانێ بۆ چکەوتیانە ئیلانە بێ واستە هەبێ ئیجاداتە مەزرێنی ئەو واستە لەسەر چی ئاساسێکی لەسەر چ ئاساسە بێ کەسێک مەسئولێک گەندەڵی ئەوانەی باسی واستایەکەن واستە چییە یعنی ئەم کەسە پێویستە چی بێ بۆ ئەوەی واستە بێت مەسئولێک بناسم ئەبێ من مەسئولێک بناسم کەسێک هەبێ یارمەتی قابل ئەم هەموو ئەم ساڵ ئەم پاریش ئەو 25,000 کەس هەمویان مەسئولیان لە پشتەوە بێ هەمویان ئەوەی پار نیوەی ناویان هاتەوانێ بەس ئەوەی پار کە ناویان هاتەوە کەسانی بۆ دامەزراندن کەسی سلێمانی زۆر کەمی کابوو هەمووی ئەوانەی دەرەوەی شار بوون بە بەڵگۆ لامە هەمووی هەڵەبجە و هەورامان و کۆیە و ئەوانە بوو ناویان هاتەوانێت بەڵێ میناخان سپاسە بۆ سەرنجی تۆ سەرۆشت لە سوڕان بڵێ دەستخۆشیتان لێ دەکەم برای بەڕێزم لەو بەرنامەی کە ئێستا کە جەنابتان پەخشی دەکەن زۆر سپاس کاکە سەرۆشت تەرتیبینێکم یەکەمیان بۆ سەرۆکی حکومەتی هەرێم بەڵێ داوای لێ دەکەم کەەوە سانسۆرێک لەسەر عەرەبە کوردستانیەکان دابنێن کە ساڵی پار بە بەڵگا بە دەلیلیشم هەیە لە فەلوجە هاتیە مێردی بە کڕۆچی کورد کردیا لێرانە تەوزیف کرایە وەرگیرا و دوای ئەوەش چەند مانگێک منداڵێکی بوو ئەمومە وەرەگرێتن بابەچاوی ئەو شتە بکردن کەوە ئێستا کە ئیهانەی مەدەکەن کە مێژووەکە ئیهانەی کورد دەکرێتن عەرەب ئیهانەی کوردەکە ئەمە نارێن بێڕەحمی بەرامبەر ئینسانیەتە لێ بەڵام بابەچاوی ئەو شتانەش بکرێتن زۆر سپاسی بەڕێستان دەکەم بەڵێ سپاس عەبدولجەبار لە هەولێر کاکە عەبدولجەبار یاکەم کاتت باش هەموو کاتێکت بێگومان کاتمان زۆر کەماوە دووە پەیوەندیشای کرد بە کورتی سەرنجی بەڕێستان ببینی فەرموو وڵا برام ئەو دامەزراندنە بۆ خۆی شتێکی زۆر باشە ئاگەر بکرێت و ینی بەعەدالەت بکرێت فەرق و جیاوازی نەکرێت لە نێوان هاوڵاتیانە یەکەی گۆرەکانش جێبەجێ بکرێت خەڵک بە خۆ دەزانی زۆر بێئیشە ئەو مەشاکلانەی کە لە زادەی کوردستانی شاهەیە هەمووی سەبەبی مەشاکلی بێشیە زۆربەی زۆری ئەگەر بکرێت حکومەداوڕێکی بەجددی لە هەموو گەنجەکان بداتەوە بتوان کاریان بۆ دارنیکە ئیشێکی زۆر باشە چونکە لە هەموو دەوڵەتی دنیاە زۆر ئیحتیمام بە گەنجە درێ کاتێک لە مەکتەب تەخەڕوج دەکات کاتێک لە کۆلیەکان لە کۆلیژەکان دێتە دەرێ ئیحتیمان پێدا حکومەتەکان بەڵام لە حکومەتی ئێمە لە وڵاتە گەنج ناتوانم بزارەکەم زارم کرا شەخە خوا بۆ کسە خوا ئەگەر بکرێت حکومەت ئاورێکی جدیان بداتەوە کاریان بۆ پەیدا بکات بۆ ئەوانش حەقی خۆیانە بژیان بوزێکی زۆرمان هەیە بەڵێ کاک عەبدولجەبار بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان بەڵێ بەڕێزان مژدە ئەنووسێ کەی فۆرم دێت بەڕاستی زۆ درێژکێشەوە فۆرم بێگومان بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی لە دەی مانگی داهاتۆ دەی تەمۆز فۆرمی پڕکردنەوە بۆ دامەزراندن دابەشەکرێ مژدەخان بەڵێ هەروە شاوۆز ئەڵێ هیوام دامەزراندنی هەموو گەنجێکی کووردە بەڵێ تەماشاوانینجا بێوی ئەوەیژێک بێگومان دنابە تەواریداوە گەلێک سەرنجێن جیاواز دیتن و گەلێک وان کاوێن حەق مستاقبوون بێنە دەمەزراندن و چەندین جاران فۆرم پەرکردن هەیەن هاانە دەمەزراندن ئەو دەبێژن لە دەمو دەستگان ژبەرک و ئەو خەلکێک و واستە کاری هەیە هاتنە دەمەزراندن ئەم نەگەل و تا چەند گرنگە دنابە دەمەزراندنێدا دنابە دەمەزراندەوان 17,000 وەزیفان بێ ئینتیما و بێ تەسکیە ئەف مافێوە کەوێ بۆ هەموو دەرچیێن زانکۆ پەیمانگان بە بەڵێ بێگومان ئەڤژی جەم حکوومەت هەرێما کوردستانی و ئالیێن بەر پەیوەندی دار و بەرپرسان دەمینە هەیە سبەی تەوەرەکی گەرمتر دەخزمەتەوە دەبین ئێوار باش